ينتشرون ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون ومن آياته خلق السماوات والأرض واختلاف ألسنتكم وألوانكم إن في ذلك لآيات للعالمين. دەستان خۆش بێ کاک محەممەد، خۆی گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە. بەڕێزان، وتەی بەخێرهاتن لەلایەن بەڕێز مامۆستا ڕزگار خادر بە پرسی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی پێشکەش دەکرێت. بەڕێزیان بە بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق محمد وعلى آله وصحبه أجمعين ومن دعا بدعوته واقتدى بسنته وسيرته إلى يوم لقاء رب العالمين. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. سرتا بناوي خومانو بناوي مڵبەندەکەتانەوە واروەها بەناوی لیژنەی ئامادەکاری ئاهەنگەوە بەخێرهاتنێکی گەرمی گشت لایەکتان دەکەین. خی گەورە پاداشتی ماندووبوون و ئەزیەتکێشانتان بداتەوە کە تەشریفتان هێناوە. لە سەروی هەموو شبانەوە ئامادەبوونی جەنابی مامۆستا عەلی باپیر لەم ئاهەنگەدا شکۆ و ڕێزی ئاهەنگەکەی زیاتر کرد. خی گەورە پاداشتی تەشریفهێنانیان بداتەوە لەگەڵ وەفدی یاوەرەیدا. پاشان دەمەوێ بە خێراتنێکی گەرمی ئەنجومەنەکانی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی، ئەنجومەنی سیاسی، ئەنجومەنی بانگەواز و بەڕێوەبردن، ئەنجومەنی چاودێروی لێپرسینەوە و پاشانیش کۆی ئەنجومەنەکان و ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی کە ئامادەیی ئەو ئاهەنگە پڕشکۆیەن. لێرەشەوە دەمەوێ بە خێراتنێکی گەرمی پەرلەمانتارانی ئازیز و نوێنەری دەستگا حکومیەکان، ڕێکخراوە مەدەنیەکان، کۆی ئامادەبوانی بەڕێز لە کەسوکاری هاوسەرانی بەڕێز، لە مامۆستایانی ئاینی، مامۆستایانی زانکۆ، کۆی ئەو بەڕێزانەی کە لە ئاهەنگەکەماندا بەشدار بوون، بە بەشداریتان ئاهەنگەکەتان ڕازاوەتر کرد. خی گەورە پاداشتی ماندووبوونتان بداتەوە و سوپاس بۆ ئامادەبوونتان. پاشان دێمە سەر بەخێرهاتن و پیرۆزبایی لە هاوسەرە ئازیزەکان. خی گەورە ئەم هەنگاوەی کە ناوتانە هاوسەرە بەڕێزەکان، هەنگاوێکی پڕشکۆ و مەزنتان ناوە لە ژیانتاندا. گرنگترین هەنگاو لە ژیانی ئینساندا بریتیە لە بڕیاردانی هاوسەرگیری و دەستنیشانکردنی هاوژین. بۆیە ئێمە بە ناوی خۆمان و بە ناوی مەڵبەندەکەتانەوە و بە ناوی لیژنەی ئامادەکاری ئەم ئاهەنگە بە خێراتنێکی گەرمتان دەکەین، بە خێراتنی گەرمی کەسوکارتان دەکەین، بە هاتنتان خۆشحاڵ بووین، سەربەرز بووین. خی گەورە ئەو هەنگاوەی کە ناویشتانە بۆ چوونە ناو کەژاوەی خێزانی بیکاتە مای خێر و بەرەکەت و بیکاتە مای ئاسوودەیی و بەختەوەری لە ژیانی داهاتووتاندا. بەڕێزان، لێرەدا دەمەوێ سوپاسی ئەو بەڕێزانە بکەم کە لە ئامادەکردنی ئەم ئاهەنگەدا ڕۆڵ و کاریگەریان هەبووە. سەرەتا دەمەوێت سوپاسی ئەندامانی لیژنەی ئامادەکاری بکەم کە لە ڕاستیدا ماوەیەکی زۆرە بە ئامادەسازی ئەم ئاهەنگە ئەزیەتی زۆریان کێشاوە. خی گەورە پاداشتیان بداتەوە. و پاشان بە ناوی خۆم و بە ناوی ئەندامانی لیژنەشەوە و بە ناوی مەڵبەندەکەشتانەوە زۆر سوپاسی بەڕێز کاک سۆران عومەر دەکەین، پەرلەمانتاری خولی چوارەم و خولی پێنجەمی کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان کە کۆی تێچوونەکانی ئەم ئاهەنگەی لە ئەستۆ گرتووە و خەرجیەکانی دابین کردووە. خی گەورە پاداشتی بداتەوە
وخوای گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سامانیەوە. پاشان دەمەوێت سوپاسی سەرجەم ئەو لیژنە بەڕێزانە و ئەندامانی لیژنەکان بکەم کە لە بەڕێوەچوونی ئەو ئاهەنگەدا ڕۆڵ و کاریگەریان هەبووە. پاشان سوپاسی کەناڵی ئاسمانی پێیاب و کەناڵی ئاسمانی بانگەواز و هەموو دەستگاکانی ڕاگەیاندن کە ئامادەیان هەیە لە ئاهەنگەکەدا سوپاسیان دەکەین کە ئامادەن ڕاستەوخۆ ئێستا ئاهەنگەکەمان پەخش دەکەن و بڵاو دەکەنەوە. سوپاس بۆ ئامادەبوونیان. سوپاسی لیژنەی چاودێری، لیژنەی خزمەتگوزاری، لیژنەی پێشوازی و لیژنەی ئەمنی، کۆی ئەو لیژنانەی کەوا ئاهەنگەکە بەڕێوە دەبن سوپاسیان دەکەین خوای گەورە بە باشترین شێوە پاداشیان بداتەوە. دووبارە بە خێرهاتنی گەرمی سەرجەم ئامادەبوانی ئازیز دەکەین خوای گەورە ئەم کۆڕ و کۆبوونەوە مەجلیسانەمان بۆ بکاتە مای خێر و چاکە و عیبادەت و بیخاتە سەر تەرازی و حەسەناتی هەموو لایەک. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕزگار خادر بەرپرسی مەڵبەندی پێنجی ڕانی کۆمەڵی ئیسلامی. ئەو کاتێک قەڵای خێزان بە پارێزراوی و مەحکەمی دەهێڵینەوە گەورەترین خزمەت بە گەل و نیشتیمان دەکەین. لەژێر ئەو دروشمە بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان با بفەرمێت بۆ پێشکەشکردنی هەندێک لە ئامۆژگاری و وەسایەکانی. فەرموون. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. سرتها الأخوة پروردگار دەپارڕێمەوە کە ئەو خوشک و برایانەی کە ئەم مەراسیمیان بۆ سازکراوە بە بۆنەی هاوسەرگیریانەوە خوا بەلەت و کەڕەمی خۆی ئەو هاوسەرگیریان لێ مبارەککە و وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سەڵات وسەلام دەڵێم بارك الله لكم وبارك عليكم وجمع بينكم في خير. إن شاء الله هەموو لایەکتان لە یەک پیرۆز و مبارەک دەبن و ژیانتان پڕ پێز و بەرەکەت دەبێ. منیش لێرەوە سوپاسی برای بەڕێزم کاک سۆران عومەر دەکەم کە هەرچی مادی بەڕێوەبردننی ئەم ئاهەنگەی ئەستۆ گرتووە و سوپاسی مەڵبەندیش و سوپاسی هەمووانەش دەکەم کە مشوریان خوارد و سەرپەرشتیان کردووە بۆ سازدانی ئەم ئاهەنگ. بەڕێزان، هەم خوشک و برایەکان کە هاوسەرگیریان کردووە لێک پیرۆز و مبارەک بن، هەم کەس و کاریان ئەوانەی کە لێرن بابودایکیان خوشک و برایان خزم و کەسیان و هەم میوانەکانی دی. من دەبێت چەند شتێکی بنەڕەتیتان عەرز کەم لە بڕۆشنایی قورئان و سوننەتدا دەربارەی ژیانی خێزانی کە هەموو لە پێویستمانە، تەنیا ئەو برا و خوشکانە ناکە هاوسەرگیریان پێکەوە کردووە، هەموو لایەک پێویستمانە. لە ڕاستیدا ژیانی مرۆڤ هەمووی تاقیکردنەوەیە و مرۆڤ لە ژیانیدا چەندان هەوراز و نشێو دەبڕێ، خۆشی و ناخۆشی دێتەڕێ، تاڵی و شیرنی دێنەڕێ. دەبێ ئینسان زۆر ورد بێتەوە لە ژیانی خێزانی و ژیانی هاوسەرێتی تاکو بەو شێوەیە ژیانەکە بۆ گوزەرێنێت، هەم لە دنیادا بەختەوەر بێ، هەم لە دوا ڕۆژدا سەرفەراز بێ. جا من چەند شتێکتان عەرز دەکەم. یەکەم لەو ئاەتە مبارەکەوە دەست پێ دەکەم کە خوا سوبحانه وتعالى لە سوورەتی الرومدا دەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون. خوا سبحانه وتعالى لسورة الروم دا ژمارەیەک لە نیشانەکانی
باڵادەستی و پەروەردەگارێتی خۆی ڕەحمەت و میهرەبانی خۆی دەخاتە ڕوو لە سیاقی ئەو نیشانە و ئایەتانەدا دەفەرمێ ومن ئایاتیه ئەن خەلەق لەکم من ئەنفوسیکم ئەزواجا لە نیشانەکانی پەروەردەگارێتی خوا لە نیشانەکانی بەخشندەی و میهرەبانی و خاوەن کەڕەمی بێسنووری خوا ئەوەیە کە لە خۆتان هاوسەرانێکی بۆ ڕەخساندووە لە خۆتان هاوسەرانێکی بۆ ڕەخساندووە ئەگەر دوێنراوەکان پیاو بن واتە ژنانی بۆ ڕەخساندوون ئەگەر دوێنراوەکان ئافرەت بن واتە پیاوانی بۆ ڕەخساندوون یعنی ژن و پیاو خوا بۆ یەکدی دروست کردوون هەر کامێکیان بۆ ویدی کە دروست کراوە چونکە بە هەردووکیان هەم مرۆڤ دروست دەبێت هەم ژیانی مرۆڤ بەردەوام دەبێت کەواتە چەندە ژن بۆ پیاو دروست کراوە هێندەش پیاو بۆ ژن دروست کراوە وخوا سبحانه وتعالى کە دەفەرمێ ومن ئایاته ئەن خەلەق لەکم من ئەنفوسیکم ئەزواجا لە خۆتان بێگومان ژنی هیچ مێردێک لە مێردەکە جیا نەبووەتەوە مێردی هیچ ژنێکیش لە ژنەکە جیا نەبووەتەوە لە جەستەی کەواتە من ئەنفوسیکم یعنی لە شێوەی خۆتان لە هەمان سروشت لە هەمان جۆرە پێکهاتە کە پیاو دروست بوون ژنیش دروست بوون ژنان چۆن دروست بوون پیاویش هەروە دروست بوون ئەوەتان بۆیە پێ دەڵێن چونکە لە پەیمانی کۆندا هاتووە دەڵێ ئافرەت لە پەراسووی شەپی پیاو حەوا لە پەراسووی شەپی ئادەم دروست بووە لە پەیمانی کۆندا لە سیفری تەکویندا هاتووە کاتێک ئادەم خەوتە بوو کە خەبەری بووە ئافرەتێک لە لای بوو گوتێ تۆ کێی گوتی من هەر لە خۆ دروست بوو ئەوە هاتۆتە نێو تەفسیرەکانی ئێمەوە هاتۆتە نێو کتێبی موسڵمانانەوە لە ئیسرائیلیاتە بەڵام هەندێک فەرمایشتی پێغەمبەریش هەن عەلەیهی سەڵات وەسەلام کە دوای ئاماژەیان پێ دەکەم باسی ئەوە دەکەن کە پیاو دەبێت لەگەڵ ژنی خۆی بە حەوسەلە بێ بە مودارا بێ لێبوردە بێ بە سەماحەت بێ چاوپۆشی کار بێ تعبیرێک بەکاردێنن هەندێک لە زانایان وایان زانیوە ئەو تعبیرە مەبەست پێ ئەو شتێکە لە سیفری تەکوین لە تەوراتدا هاتووە کە دەڵێ حەوا لە پەراسووی شەپی ئادەم دروست بووە بەڵام بەتەکید ئەوەی کە لە تەوراتدا هاتووە تەحریفە گۆڕدراوە و ئەوەش کە خوا دەیفەرمێ لە قورئاندا بۆیە لە ئایەتی یەکەمی سوورەتی النیساءدا يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها أي خلچينا پارێز لەو پەروەردگارەتان بکەن لە یەک نەفس ئێوەی هێناوەتە دی هەر لە خۆیشی هاوسەرەکەی هێناوەتە دی واتە حەواش هەر لە هەمان نەفسی ئادەم جا لە زمانی عەرەبیدا وشەی نەفس و ڕوح مؤنەثن ڕاناوەکە بۆ لای مؤنەث دەچێتەوە واتە هەر لە هەمان شێوە نەفس لە هەمان جۆرە ڕوح نەک مەبەست پێ جەستە بێ ئەگەر بۆ جەستە چووبایەوە دەیفەرموو خەلەق منه زەوجەه فخلق منها واتە لە هەمان جۆرە ڕوح و لە هەمان جۆرە نەفس ئەو حەقیقەتە خوا بۆچی بەیانی کردووە ئەوە کەسێک شارەزای مێژووی فەلسەفەی یۆنان و شەرق و غەرب بێ ئەمجا تێدەگا هێندێ حەقایق بۆچی خوا باسی کردووە لە فەلسەفەی یۆنانیدا لە نێو یۆنانیەکاندا مشتومڕێکی زۆر هەبوو ئایا وەکو چۆن پیاو خاوەنی ڕوحە خاوەنی نەفسە خاوەنی لایەنێکی معنەویە ئافرەتیش هەروایە یان نا دوای مشتومڕێکی زۆر ئینکاریان دەکرد داگوونە خێر ئافرەت خاوەنی ڕوح نییە دوایی گوتیان بەڵێ ئافرەتیش خاوەنی ڕوحە بەڵام خاوەنی ڕوحێکی حەیوانیە بەڵام خوا دەفەرمێنە خێر ئافرەت و پیا وەکو یەک مرۆڤن و هەمان ڕوح کە لە جەستەی پیاودایە لە جەستەی ئافرەتیشدا هەیە ئەنجا ئەگەر ئاەتەکەی سوورەتی نیسا وا لێک بدرێتەوە حەوا لە ئادەم جیابوو بێتەوە دەبێ ئاەتەکەی سوورەتی ڕومیش ئاەتی ژمارە 33 لە سوورەتی ڕوم ئەویش دەبێ وا لێک بدرێتەوە کە هەموو ژنەکان لە پیاوەکانیان جیابوونەوە کەەوە ژوان نییە کەواتە قەزیەوە یعنی خوا دەفەرمێت لە یەک جۆرە سروشت لە یەک جۆرە ڕوح پیا و ئافرەت خوڵقاون بۆچی خوڵقاون لیتەسکونوا ئیلەیها تاکو بەهۆی یەکدیەوە
ئەو خژنتان بۆ بێ ئارامیتان بۆ بێ ئەو خژن و ئارامی خوا پیاوی وا خوڵقاندووە حەز بە بوونی ئافرەت دەکات لە ژیانیدا ژنی وا خوڵقاندووە حەز بە بوونی پیاو دەکات لە ژیانیدا هەردووچیان بەهۆی یەکدیەوە ئارامیان بۆ دێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ ئینەمە النیساء شەقائق الرجال ژنان لەتچی پیاوانە سێوێک بکەی بە دوو لەتەوە بە هەردوو لەتکەکان سێوەکە پێک دێن بە ژن و پیاویش مرۆڤێکی تەواو پێک دێن بە ژن و پیاویش دەگونجێ کە مرۆڤ کامڵ بێت هەر بۆیە لە هەندێک ڕیوایەت و لە هەندێک شوێنەواردا هاتووە کە دینەکەتان بەهۆی هاوسەرگیریەوە تەواو کەن یعنی مرۆڤ کاتێک تەکامل دەکات کامڵ دەبێت تێر و تەواو دەبێت پیاو ئەگەر ژنێک لە ژیانیدا هەبێ ژن ئەگەر پیاو لە ژیانیدا هەبێ و بە هەردووکیشیان هەتا هەردووکیان پێک نەگەن مرۆڤێکی دیکەی سێهەم و چوارەم ئەوانە دروست نابن جاخوا دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها کەواتە براو خوشکەکانم پێم خۆشە بە سەرنجەوە گوێ لە قسەی برای خۆتان بگرن ئەگەر بە قسەی جانیبی ئەو مەشغوڵ نەبن باشە گوێ لە قسەی برای خۆتان بگرن قسە بۆ ئێوە دەکەم کاتێک ژن و مێردێک نابنە هۆی حەساندنەوەی یەکدی دڵخۆشکردنی یەکدی بەختەوەرکردنی یەکدی دەبێت نیشانەی پرسیار بخەنە سەر خۆیان بۆچی کۆبوونەوە خۆ کچەکە لە ماڵی بابی نان هەبوو بخوا و کوڕەکەش لە ماڵی بابی بەڵام ئێستا کە ئەو لە ماڵی هەردووشیان لە ماڵی بابیان و هاتوون و دانێ ماڵێکی دیکە دروستکەن دیارە کۆمەڵێک هاندەر کۆی کردوونەوە ئەویش ئەوەیە کە وەکو چۆن بابودایکیان خانەیەک بوون خەلیەک بوون و دوایی ئەو کوڕکچانیان لێ پەیدا بوون ئەوانیش جارێک کە دەبێت یەکەیەکی دیکەی کۆمەلگا دروستکەن خێزانێک دروستکەن بۆی کە هەم یەکدی بەختەوەرکەن پێکەوە هاوکار بن هەم نەسل و وەچەی بەشەر ئیدامەی هەبێ و درێژەی هەبێت جاکە خوا دەفەرمێ لیتەسکونوا ئیلەیها ئەوە ئامانجی هاوسەرگیریە دەبێت ببنە هۆی سرەوتن و ئاسوودەیی و ئیسراحەت و بەختەوەری یەکدی هەم پیاو بۆ ئافرەت وابێ هەم ئافرەتیش بۆ پیاو وابێ بۆ دووسەرەیە چەپڵە بەدەستێکی لێ نادرێت مەل بە باڵێکی نافڕێ دەبێت بە هەردووکیان ئەو ماڵ و حاڵە ئەو خێزانەوە لێ بکەن کە هەردووکیان پێ دڵخۆش بن هەردووکیان تێدا بەختەوەر بن بناغەی پێکگەیشتنی ئافرەت و پیاو لە ئیسلامدا چییە وجعل بينكم مودة ورحمة خۆشەویستی و بەزەیی لە نێوتاندا داناوە خۆشەویستی و بەزەیی یعنی ئاگەر پیاوێک ئافرەتێکی خۆش بوێ هاوسەرگیری لەگەڵ کات شتێک پیاوێکی خۆش بوێ ئەوە هەر ئەو شتیان کردووە کە خوا دەفەرمێ چۆ زار باز دەکرێت ئەرێ هەڵوێستی ئیسلام دەربارەی خۆشەویستی چییە جا خۆشەویستی زۆر جۆری هەیە خۆشەویستی مرۆڤ بۆ خوا هەیە ئەوە بەرزترین جۆری خۆشەویستیە خۆشەویستی مرۆڤ بۆ باب و دایکی هەیە ئەوە پیرۆزترین جۆری خۆشەویستیە خۆشەویستی ژن و مێرد بۆ یەکدی هەیە خۆشەویستی باب و دایک بۆ ڕۆڵەیان هەیە خۆشەویستی مرۆڤ هەیە بۆ نیشتیمانی بۆ خەڵک و وڵاتی خۆشەویستی مرۆڤ هەیە بۆ مرۆڤایەتی خۆشەویستی مرۆڤ بۆ بەها بەرزەکان خۆشەویستی مرۆڤ هەیە بۆ دادگەری بۆ زانست بۆ جوانی بۆ چاکی بۆ پاکی خۆشەویستی جۆری زۆرن ئەمما خۆشەویستی نێوان ژن و مێرد خوا بۆ خۆی دەفەرمێت ئێمە وامان کردووە ژن و مێرد یەکدیان خۆش بوێ ئێمە وامان کردو ئافرەت و پیاو یەکدیان خۆش بوێ جا ئیسلام هاتووە ئەو خۆشەویستیە دەخاتە سەر سکەی خۆی دەخاتە سەر سکەی خۆی انحراف نەکا بە لەولادا نابێ پیاو هەر ئافرەتێکی دیتی خۆشی بوێ نابێ ژن هەر پیاوێکی دیتی خۆشی بوێ نا دەبێت لە ڕێبازی شەرعەوە بێ ئەو خۆشەویستیە دەبێت کۆنتڕۆڵ بکرێ ئینسان تینووی دەبێ ئایا هەموو جۆرە شلەمەنیەک دەخواتەوە بۆ تینووی تیشکانی نەوت و بەنزین دەخواتەوە خۆ پێی دەبرێ دەبێت ئاوی سازگار بخواتەوە ئینسان برسی دەبێ ئایا هەرچی گەیشتی هەر دەیخوا
نەخێر هێندەشت بخوا پێی دەبرێت کەواتە بەڵێ مرۆڤ غەریزەی جینسی هەیە تینوێتی جینسی هەیە ژن بۆ پیا و پیاو بۆ ژن بەڵام دەبێت لە ڕێی شەرعیەوە بە شێوەیەکی پاک و چاک ئەو غەریزەیە تێر بکرێت بۆی کە دەرهاویشتەی خراپ و مەفاسید و ئەوانەی لێ نەکەوێتەوە هەم بۆ پیاوەکە هەم بۆ ئافرەتەکە هەم بۆ کۆمەڵگا دوای خوا دەفەرمێ ئین فی ذلک لآیات لقوم یتفکرون لەوەدا لەو خۆشەویستی و هۆگری یەکدی بوونی ژن و مێرد و ئەو بەزەی خۆشەویستیان بۆ یەکدی نیشانە هەن بۆ کەسانێک بیر بکەنەوە ئەها خوشکەکان و برایەکان تەماشا بکەن ئەم ژیانی مرۆڤە بەبێ بیرکردنەوە بەبێ بەکارهێنانی عەقڵ ڕێک و ڕاست نابێت خوا قورئانی بۆ دابەزاندووی دەفەرمی لقوم یعقلون لقوم یتفکرون لعلكم تتدبرون دەبێ عەقڵ بەکاربێنین خوای پەروەردگار کۆمەڵێک یاسا و ڕێسای داناوە لە قورئاندا بەڵام ئەوە بە عەقڵ دەبێ ئەو یاسا و ڕێسان لە شوێنی خۆیدا بە شێوەی خۆی پیادە بکرێن و جێبەجێ بکرێن بۆیە خوا دەفەرمێت لەوەدا نیشانە هەن بۆ کەسانێک بۆ کۆمەڵێکە بیر بکەنەوە ئەوە بەنسبەت ئامانجی هاوسەرگیری و بناغەی هاوسەرگیری و شێوەی مامەڵەی ژن و مێرد لەگەڵ یەکدا دێمە سەر خاڵی دووەم بەڕێزان هیچ کاتێک ژیانی هیچ مرۆڤێک لە خۆشی و ناخۆشی لە هەوراز و نوشێ و لە تاڵی و شیرنی خاڵی نابێت ئێمە خوا لەم سەرزەویە دایناوین ئەم سەرزەویە شوێنی تاقیکردنەوەیە شوێنی تێدا حەسانەوە نییە شوێنی تێدا تاقیکرانەوەیە لە تاقیکرانەوەدا تۆ نابێت چاوەڕێبی هەر لە خۆشیان دابی ناخۆشیش دەبێ و خۆشیش دەبێ و تاڵی دەبێ و شیرنی دەبێ و هەورازە و نوشێوە و هەموو شێوەیە ژن و مێرد زۆر بە کەڵکی یەکدی دێن کە دەستبارگر و هاوکار یەکدی بن گوتراوە وراء كل رجل عظيم امرأة عظيمة بپێشەوانە شو هەروایە وراء كل امرأة عظيمة رجل عظيم لە حەقیقەتدا پیاو بە هاوکاری ئافرەت مێرد بە هاوکاری ژنەکەی بە دەستبارگرتنی ژنەکەی دەتوانێت زۆر هەوراز و نشێو ببڕێت دەتوانێت تەحملی زۆر ڕەنج و میحنەت و ناڕەحەتی بکات هەروەها ژنیش بە هەمان شێوەگەر مێردەکەی هاوکاری بێ و دەستبارگری بێ و باوەشێکی پرسۆز و خۆشەویستی بێ بۆی ئەویش تەحملی زۆر شتی ناڕەحەت و زۆر گرفتاری دەکات بەڵام ئەگەر ژن و مێرد پێکەوە هاوکار نەبن نەک ناتوانن تەحملی ناخۆشیەکان بکەن خۆشیەکانیشیان لێ دەبێتە ناخۆشی ماڵ هەیە هیچیان کەم نییە سەرۆت و سامانیان هەیە جێگە و ڕێگەیان هەیە خان و بەرەیان هەیە پێداویستیەکانی ژیانیان هەیە بەڵام ژیانیان دۆزەخە بۆ یان ژنەکە لارە یا پیاوەکە لارە یا هەردووکیان لارن هەمیشە هەر خەریکی بگرەوە بەردە و جێرۆکێشە جا ژن و مێردایەتی بەبێ ڕێز لە یەکدی گرتن بەبێ ئەو بەزەی خۆشەویستەی کە خوا فەرمووی بەبێ پێکەوە هاوکار بوون بەڕێوە ناچێت خوای پەروەردگار ئەگەر تەماشای ئاەتەکانی قورئان بکەین بە جۆرێک ڕێنمایی پیاوان دەکا جا لەوەی ڕێنمایی ئافرەتان دەکا تەماشا بکەن وا ڕێنمایی پیاوان دەکا دەفەرمێ وعاشروهن بالمعروف فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا پیاوەکان ئەی مێردەکان بە چاکە مامەڵە لەگەڵ هاوسەرەکانتاندا بکەن لەگەڵ ژنەکانتاندا لەگەڵیاندا لێبوردە بن چاکەکار بن خۆشخوڵق بن ئەگەر ڕقیشتان لە سیفەتێکیان هەڵسا نزیکە ئێوە ڕقتان لە شتێک بێتەوە بەڵام خوا خێریشی زۆریشی تێبخا یعنی ئەگەر ژنێک دوو نوقسانی هەبوو پیاوێک دوو نوقسانی هەبوو نابێت ئەو دوو نوقسانیە وای لێ بکە 50 چاکەش هەیە 50 چاکەکە نەبینێ چ ژن بۆ پیاو چ پیاو بۆ ژن خوای پەروەردگار ئاوا ئامۆژگاری پیاوان دەکات دەفەرمێ لەگەڵیاندا چاک بن ئەگەر کەم و کوڕێکیشتان کەوتە بەرچاو هەر چاو لەسەر خاڵە ڕەشەکە دامەگرن نزیکە ئێوە ڕقتان لە شتێک بێ لە سیفەتێک بێ لە کەسێکدا بێ کە ئەو کەسە خێر و بەرەکەتێکی زۆری تێدا بێ هەر ئەو نوقسانی و خاڵە ڕەشە نەبێ خاڵی ئیجابیشی زۆر بێ جا ئەوە بۆ ژنیش وایە بۆ پیاویش وایە بەڵام لەبەر ئەوە لە ئیسلامدا پیاو
بەڕێوەبەری خێزانە پیا و مدیری خێزانە بۆی خی پەروەردگار بە مدیرەکە و بە سەرپەرشتیارەکە و بە بەڕێوەبەرەکە دەڵێ لەگەڵ ئەوەی کە لەبەردەستتدایە لەگەڵ ئەوەی کە لەگەڵت دادەژێت لەگەڵیدا چاکەکار بە خۆشڕەفتار بە ئەگەر کەم و کوڕێکیشت بینی هەر چاوت لەسەر کەم و کوڕێکە چڕدا مەگرە چاکەکانیش ببینە ئەیزانی بە ئافرەتان چی دەفەرمێ هەر لە سوورەتی نیسادا دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله ئافرەتانی باش کامانن فالصالحات ئافرەتانی صالحە و شایستە و چاک ئەوانن کە قانتاتن قانتات هەم دەگونجێ مەبەست پێ ملکەچن بۆ فەرمانی خوا و بۆ خوا بۆ شەریعەتی خوا هەم دەگونجێ مەبەستەوە بێ ملکەچن بۆ ئەمر و فەرمانی مێردیان لە سنووری شەرعدا ئەی خۆ لەو دوانە دەبێ یەکێکیان بەخسەوی دیکە بکات خۆ ناکرێ هەر خەریکی گورس بەسەرچێ نەبن خۆ ناکرێ لەسەر بەڕێوەبەرایەتی دەبێ عایدی کامیان بێ هەر خەریکی مل لەبەر ملیەک نابن نابێت خی پەروەردگار لە ڕستەی پێشتردا باز دەکات کە الرجال قوامون على النساء بۆ بما فضل الله بعضهم على بعض وبما أنفقوا من أموالهم بەهۆی ئەوە کە خوا هەندێک صفەتی بە پیاوان داوە بە ئافرەتانی نەداوە هەر وەکو هەندێک صفەتیشی بە ئافرەتان داوە بە پیاوانی نەداوە و بەهۆی ئەوەشەوە کە پیاوەکان لە ماڵی خوان خەرج دەکەن بۆیە بەڕێوەبردنی خێزان عایدی پیاوە وەکو سەرپەرشتیکردن بەڵاو معنای وانەیە کە ئافرەتەکەشێکی بەدەست نییە دەبێت ئەو پیاوەش لەسەر بناغی ڕاوێژ پێکەوە لەگەڵ ژنەکەی ئەو ماڵ و حاڵە بەڕێوەبەرن جا خوای پەروەردگار ئافرەتان بەوە پێناسە دەکات فالصالحات قانتات ملکەچن واتە بۆ خوای پەروەردگار و ئافرەتێک بۆ خوا ملکەچ بێ بە قسەی مێردەکەشی دەکات لە سنووری شەرعدا جوبۆی جۆرایاڵ دەبێ ڕێزی دەگرێت و بەهۆی ئەوەشەوە کە چی دیکەش دەکەن حافظات للغیب کاتێک پیاوەکەیان لە ماڵ نییە لە پەنامەچی پارێزەرن بۆ حاڵەتی پەنامەچی یعنی ئەگەر لە ڕوبەڕووی یەکدی ئینسان ڕێزی یەکدی بگرێ خۆ هەر گرنگە بەڵام لەوە گرنگتر ئەوەیە کە لە پاشەملە ڕێزی لێ بگری ئەو ئافرەتە دەبێت کاتێ مێردەکەی لە ماڵ نییە خۆیشی و ماڵ و سامانی مێردەکەیشی و سومعە و کەرامەتی مێردەکەشی بپارێزی کاتێک کە کێشەیەک دەبێت چۆن چارەسەر بکرێ خوای پەروەردگار وەکو گوتمان بە پیاوان دەفەرمێ دەبێت چاوپۆشی بکەن دەبێت خۆش ڕەفتار بن ئەگەر کەم و کوڕێکتان بینی هەر ئەو کەم و کوڕێ مەبینن چاکەکانیش ببینن بە ئافرەتانیش دەفەرمێ دەبێت حرمەتی مێردی خۆتان بگرن و ڕێزی بگرن و پارێزەریش بن بۆ سومعە و کەرامەت و ماڵ و سامانەکەی بەڵام خوا سبحانه وتعالى سروشتی ئافرەتی وا هەڵخستووە ئافرەت خوا وای هەڵخستووە کە لە چاوی پیاودا لار دیارە لار لە چاوی پیاودا پیاو عەقڵانی بیر دەکاتەوە ئافرەت عەتف و سۆز و ڕەحمی زۆرە بۆچی وا خوا وای خوڵقاندووە ئەرکەکانی کە پیاو لە دەرەوەی ماڵ ئەنجامیان دەدا زیاتر پێویستیان بە بەدەنێکی بەهێز بە دەنگێکی گڕ بە تەحەمولی زیاتر و بە عەقڵێکی کە لە ڕووی فیکری و فەلسەفی و بەهێزتر پێویستی بەوەیە بەڵام ئەرکەکانی ئافرەت کە بە ئافرەت نەبێ ئەنجام نادرێن هەر ئافرەت دەتوانێت دایک بێ هەر ئافرەت دەتوانێت شیر دەربێ هەر ئافرەت دەتوانێت بۆ پیاو ناتوانێت هەموو پیاوی دنیا کۆکۆ ناتوان منداڵێکیان بێ ئەو ئەرکانەی کە خوای پەروەردگار وەکو فیتڕەت بۆ ژنانی داناون وەکو شەریعەتیش بۆی دیاری کردوون کە والوالدات يرضعن أولادهن حولين كاملين دایکان 2 ساڵی تەواو شیر دەدەن بە منداڵەکانیان چونکە ئافرەت نەبێ ناتوانێت ئەوە بکات هەر وەکو چۆن ئافرەت نەبێ ناتوانێت کە منداڵ لە هەنای خۆیدا هەڵبگرێت جا کاتێک کە پیاو تەماشای هێندێک هەڵسوکەوتی ئافرەت دەکات ڕەنگە لاری بێتە بەرچاو ئەوە مەبەست لەو فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ المەرئەة کەالضلع ئافرەت وەکو پەراسوویە یعنی چی پەراسوو ئینسان هەموو ئینسانی 24 پەراسووی هەیە 12 لەولا 12 لەولا ئەو 24 پەراسووە قەفەسەی سینگیان پێکهێناوە قەفەسەی سینگ عەمبارێکە قەفەزێکە سندوقێکە بۆ چی بۆ دڵ و جەرگ و سیپەلاک و
ئەو ئەندامە حەساسانە. قەپەزەی زینگ بەهۆی لاریەکەیەوە توانیوێتی قەپەز دروستکە. ئافرەتیش وەکو گوتم لە چاوی پیاوداگەن، ئافرەت خۆی پێلار نییە وفعلا ئافرەت دەگەڵ فیتڕەتی خۆیدا ڕاست دەکات کاتێک کە عەطف و سۆزی بەهێزترە لە عەقڵ و مەنطیقی لەگەڵ سروشتی خۆیدا ڕاست دەکات وەوانە بێ ئەرکەکەی خۆی پێشێ بەشێ ناکرێت بەڵام پیاو کە تەماشای دەکە وای دێتە بەرچاو. بۆیە پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئافرەت واتە ئەی پیاوەکان ئافرەت لە چاوی ئێوەدا وەکو پەراسووی لار وایە کە ئەویش بریتێ لە زاڵبوونی عەطف و سۆز و ڕەحمی بەسەر عەقڵ و مەنطیقیدا کە بەهۆی ئەوەشەوەیە دەتوانێت منداڵ بەخێوکە هەر وەکو شۆن قەپەزەی زینگ بەهۆی لاریەکەیەوە قەپەزەکەی لێ دروست بووە. جا ئەلێرەدا کە وەکو گوتم پێشتر ئاماژەم پێدا هەندێک وا دەزانکەوە ئاماژەیە بەوەی حەوا لە پەراسووی شەفی ئادەم دروست بووە کە هیچ ڕەتی بەوە نییە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەیەوێت لێمان حاڵیکە کە ئەی پیاوەکان بە تەمامە بن ئافرەتەکان وەکو ئێوە بیر بکەنەوە و ئافرەتەکان ئێوەش بە تەمامە بە پیاوەکان وەکو ئێوە بن. زانایان دەڵێن زانایانی کۆرپە لە ناس دەڵێن ئەو نوتفەیە کە پیا کوڕێکی لێ دروست دەبێت ئەوەی کە کچێکی لێ دروست دەبێت هەر کە نوتفەیە هەر لە هۆرمۆنەکانەوە ئەو نوتفەیە کە دوایی دەبێتە کوڕ هۆرمۆنەکان هۆرمۆنی نێرینە دەنجی گڕ و مو لە هەندێک شوێنی بێت و جیسمی ماسوولکەی هەر لەو کاتەوە هۆرمۆنانە دەردەچن هیچ علاقەی بە پەروەردە و بە کلتور و کلتوری کۆمەلگا و فەرهەنگەوە نییە هەر لە ئەسڵی خیلقەتدا و ئەو نوتفەی کە کچێکی لێ دروست دەبێت مرۆڤێکی مێینێ لێ دروست دەبێت هۆرمۆنەکانی کە وردەوە دوایی دەریان دەدا ئەوانن کە صفاتی مێینە لە ئەو ئافرەدا پیا دەکەن عەطف و سۆز و بەدەنی ناسک و دەنجی ناسک و ئەو صفاتانەی کە لە ئافرەتدا کۆمەلگای بەشەری هەم پێویستی بە صفەتەکانی پیاوەتی هەیە هەم پێویستی بە صفەتەکانی ژنایەتی هەیە. بەداخەوە دەڵێم عەلمانیەتی ئەم وڵاتەی ئێمە بەلاساکردنەوەی کوێرانەی عەلمانیەتی غەرب دەیانەوێت ژنان لە صفاتەکانی خۆیان هەڵگێڕنەوە نا ژنیش هەر وەکو پیاوە هیچی کەم نییە نەک هیچی کەم نییە ژن کۆمەڵێک صفەتی هەن کە پیاو نینی خوا دەفەرمێت هنا فرمي بما فضل الرجال على النساء بما فضل بعضكم على بعض هندێکی بەسەر هەندێکان ئافرەت کۆمەڵە صفەتی هەیە لە پیاودا نییە وەکو پیاویش کۆمەڵە صفەتی هەیە لە ئافرەتدا نییە. ئەو صفاتانە دەبێت حاڵەتی تەکاملی یەکتر تەواوکردنیان پێ دروست بکرێت لە کۆمەڵگادا نەک تەناحوری یەکتر لە بین بردن. زۆر جار تەوژمی عەلمانی دەیەوێت ژنان بە گشت پیاوان داکات پیاوان بە گشت ژنان دابکات وڵا تا ئێستا کۆمەلگای ئێمە پیاو سالاری بە بامژە بکەینە ژن سالاری نەخێر من زۆر جار لە کتێب شتی خۆمدا گوتومان لە ئیسلامدا نە پیاو سالاری هەیە نە ژن سالاری هەیە شەرع سالاری هەیە شەریعەت سالاری هەیە پیاو دەوێت ملکەش کا بۆی کە خوا بۆی داناوە ژنیش دەوێت ملکەش کا بۆەوە نە ژن کە بە قسەی مێردی دەکات لەبەرەوەی کە مێردەکەی گوێخایەتی نە پیاو کە بە قسەی ژنەکەی دەکات دڵی ڕادەگرێ و خۆشی دەوێت لەبەرەوەی کە لێی دەترسێ هەردووشیان لەبەرەوەی کە خوا وای فەرموو و بەوەش کۆمەلگا تەواو دەبێت. کۆمەلگا هەم پێویستی بە عەقڵ و مەنطیق هەیە هەم پێویستی بە ماسوولکە هەیە بە دەنجی گڕ هەیە پێویستی بە ئەو صفەتانە هەیە کە لە پیاودان و پێویستیشی بە عەطف و سۆز و ڕەحم و دەنجی ناسک و باوەشی گەرمی ئافرەتیشی هەم منداڵ پێویستی بەوە هەیە هەم کۆمەلگا بەگشتی پێویستی بەو صفەتانەی پیاوان و ئافرەتان هەموویان هەیە نابێ ئەوانە بەگشت یەکدا بکرێن. شریعەت ئەوەی گوتووە کە فیتڕەت دەیخوازێ فیتڕەتی مرۆڤ چ دەخوازێ شریعەتیش وای فەرمووە چکە زۆر جار باسیەوە دەکرێت دەی ژنان و پیاوان لە ئیسلامدا مافی ئافرەت و لە ئیسلامدا ژن و پیا وەکو یەک مرۆڤن وەکو یەک موسڵمانن وەکو یەک بەندەی خوان وەکو یەک بەرپرسیارن بەرامبەر بە دینی و ژینی کۆمەلگا بەڵام دەبێت وەکو یەک ئیش بکەن یەک پرسیار دەکەن مهندسێک و پزیشکێک لەگەڵ یاساناسێک لەگەڵ جوتیارێک هەمویان مرۆڤن بەڵام دەبێت بە پزیشکەکە بڵێ وەرە دەبێت ئیشی مهندسەکە بکەیت یەکسان نین وەرە جوتیار دەبێت تۆش ئیشی پزیشک بکەیت خۆ یەکسانە هەردوو هەموو مرۆڤن یەکسانن لە مرۆڤ بوودا یەکسانن بەڵام لە ئیشەکاندا نابێت یەکسان بن ئیش دەبێت بە پێی پسپۆڕی بێ ئیش بە پێی وەڵامدانەوەی داخوازی سروشتیەکان بێ سروشتی ئافرەت زۆرێک لە ئەرک دەخوازێ وەکو باسم کرد هەندێک ئەرک هەن بە ئافرەت نەبێت جێبەجێ ناکرێت هەندێک هەن بە پیاو نەبێت جێبەجێ ناکرێت بەڵ ئەوە معنای وانە کە ئافرەت و پیاو دەبێت دوو جۆرە مەخلوقی لێک دوور و
لێک ترازاو بن. خوا سبحانه وتعالى لە ئاەتی ژمارە 70 سوورەتی ئەتەوبەدا ئاوا بۆمان باسی ئەرکەکانی ئافرەتان و پیاوان دەکات. والمؤمنون والمؤمنات بعضهم أولياء بعض يأمرون بالمعروف وينهون عن المنكر ويقيمون الصلاة ويؤتون الزكاة ويطيعون الله ورسوله أولئك سيرحمهم الله إن الله عزيز حكيم. هذا فرمي پیاوانی ایماندار و ئافرەتانی ئیماندار هەندێکیان دۆست و پشتیوان و هاوکار و دەستبارگری هەندێکیانە. وشەی وەلی کە بە ئەولیا کۆ دەکرێتەوە هەم بە معنای دۆست پشتیوان یارمەتی دەر هاوکار دەستبارگر خۆشەویست مشورخۆر هەمووی دەگرێتەوە. کەواتە وەکو چۆن پیاو ئەرکی سەرپەرشتیاری و مشورخۆری بە ئەستۆیە ئافرەتی شەروە لە حەدیثەکەی پێغەمبەریشدا عەلەیهی الصەڵاتو وەسەلام کە بوخاری و مسلم هێناویانە كلكم راع وكلكم مسؤول عن رعيته الرجل راع ومسؤول عن رعيته والمرأة راعية مسؤولة عن رعيتها وكويك لچین یک زیاده بنەوە لە هێندێک ئیشوکار کە جیاوازی سروشتیان دەیخوازێ نان بۆ نانەوە گۆشت بۆ قەساب ئەتۆ گەر هەندێک ئەرک کە پەیوەندی بە پیاوانەوە هەیە بە ژنانی بسپێری زوڵم لە ژنان دەکەی هەندێک ئەرکیش کە هی ئافرەتانە بە پیاوانی بسپێری زوڵمیان لێ دەکەی ئەلێ ڕەشدایە کە پێغەمبەر عەلەیهی الصەڵاتو وەسەلام لعن الله المتشبهين من الرجال بالنساء والمتشبهات من النساء بالرجال دەبێ ئاوا لە فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه خوا نەفرینی کردووە لەو پیاوانەی خۆ وەکو ژنان لێ دەکەن و لەو ژنانەش کە وەکو پیاوان لێ دەکەن. یعنی چی؟ یعنی ژنێک کە تەقلیدی پیاوان دەکات دیارە مێینایەتی ژنایەتی خۆی پێ نوقسان نییە. پیاوێک کە وەکو خۆی وەکو ژنان لێ دەکات دیارە لەو بەشەی کە خوا پێیداوە لەو سروشتەی کە خوا لەسەری خوڵقاندووە پێی نوقسانی پێی ڕازی نییە بۆیە دەوێت پێی گۆڕێ. پیاو بە بەشی خۆی ڕازی بێ ژن بە بەشی خۆی ڕازی. پیاو نێرایەتی نەکاتە مای خۆڵکێشانی بەسەر ژندا ژنیش مێیەتی نەکاتە خۆڵکێشان یاخود خۆ پێکەمبوونی خوا وای خوڵقاندووە. فەضیلەت بە نێرایەتی و مێیەتی نییە فەضیلەت بە تەقوایە. کامیان زیاتر پابندن بە شەریعەتەوە کامیان زیاتر بە خوا سوڵحاوە کامیان زیاتر خۆر دەڕاغزێنەوە بە سیفەتە بەرزجوانەکان ئەوانەیان لای خوا بەڕێزتر و بە حورمەتتر نەک چ پیاوێک نێرترە و چ ئافرەتێک مێرترە و کێس چیترە نە ئەوانە شوێنی بەرزیونیزمی نین. شوێنی بەرزیونیزمی شتێک کە ئینسان بۆ خۆی بەدەستی خۆی وەدەستی هێنابێ نە ژن بۆ خۆی کردوتە ژن نە پیاو بۆ خۆی کردوتە پیاو. خوا وای خوڵقاندوون إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. بەڕێزترتان لا خوا کە پارێزگارتر بێت. من لە کۆتاییدا جارێککە پیرۆزبایی دەکەم لەو برا خوشکانە کە هاوسەرگیریان کردووە لە ماوەی ساڵی ڕابردوودا و پێشتریش کە لێرە ئەم ئاهەنگیان بۆ ساز کراوە و لێرەشەوە من ئامۆژگاریان دەکەم هەر کامێکیان بە دەستبارگرێکی باش بێت بۆ هاوسەرەکەی پیاوەکە بۆ ژنەکە ژنەکە بۆ پیاوەکە و بە دڵسۆز بێ بۆی و بە مای بەختەوەری بێ بۆی وەکو ئاەتەکە دەفەرمێ و با ژیانیش تەنیا لە چوارچێوەی خۆیاندا نەبینن بابزان ئەوان خانەیەکن لە شانەیەک لە جەستەیەک لە شان ئەندامێک و کۆ ئەندامێک کە ئەو کۆمەڵگایە پێک دێنێ بە هەر بۆ خۆیان نەژین بۆ خوا بژین و بۆ خەڵک بژین و بۆ دەوروبەریشیان هەست بە بەرپرسیارەتی بکەن. چونکە هەندێک برا هەیە کە دوای ئەوەی هاوسەرگیری دەکات ڕەنگە زۆر ئاگای لە هەندێشتی کە نەمێنێ هەندێک ئافرەتەیە کە دەچێتە قۆناغی هاوسەرگیریەوە ڕەنگە زۆر ئیش و کاری دیکەی پەک بخات بە پێچەوانەوە دەبێت پیاوەکە هاندەری خێزانەکەی بێ خێزانەکە هاندەری پیاوەکە بێ پشتیوانی بێ بەڵێ دەبێت لەمە دوا بۆ کار و پرۆژەی ئیسلامی بۆ دینداری موسڵمانەتی و چاکەکاری دەبێت ئازادتر بین. چونکە تا ئێستا هەر کاممان بەتەنێ بۆ ئێستا پێکەوەین بە جووتە شاتر دەتوان هاوکاری یەکدی بن و سەرخەری یەکدی بن و پشتیوانی یەکدی بن و بەهێزکەری یەکدی بن. من بەناوی خۆم و هەموو ئەو برانش کە لێرەن چ برانی قیادە و هەموو ئەوانە کە لێرەن جارێککە پیرۆزبایی دەکەم و لەخوای پەروەردگار داواکارم لێت پیرۆزم بن و ئینشاڵڵا سەرکەوتوو بن و گرفت و کێشەکانی خۆتان لە بینی خۆتاندا چارەسەرکەن سەری خزمانی پێوەمێشێنن باب و داک و خزم و واگەر هەر لێشتان ئاسێ بوو ئەوانیش دیارە بەرپرسیارن کە بەدەم گرفت و کێشەکانتانەوە بێن. ومێدم وایە کە
هەموو لایەکمان کارێکی وا بکەین کۆمەڵگایەکی تۆکمە و تونند و تۆڵ و ساغ و سەلیم پێک بێنین بەهۆی ئەوە کە خێزانی چاک دروست دەکەین خێزان لەسەر ئەساسی شەرعی لەسەر گرێبەستێکی شەرعی مبارەک و پیرۆز بەوە کۆمەڵگایەکی تەندروست و سالم دروست دەبێت و کاتێک کۆمەڵگا ساغ و تەندروست دەبێت ئەمجا دەگونجێ حکمێکی ڕەشیدیشی تێدا هەبێت دەگونجێ کە یاسای تێدا سەروەر بێ دادگەری تێدا بچەسپێ و خەڵکەکە بەگشتی بەختەوەر بێ و ئەو حاڵەتێک کە ئێستا دەبینی لە کۆمەلگای ئێمەدا کە بەرزینوزمێکی زۆر هەیە قڕی و پڕی و چینایەتی هەیە گەندەڵی و فەساد و قۆرەخکاری هەیە هی ئەوەیە کە تربیەتەکە لە ئەسانسدا تربیەتێکی سەقەتە هی وایە هەر لە ماڵەدا وا تربیەت دەکرێت کە ڕۆڵە تۆ کوێخای دەبێت خەڵک کۆیلە و بەردەستی تۆ بێت با خەڵک وا پەروەردە بکرێت خێزانەکان وا بنیاد بدرێن ئێمە هەمومان بەندەی خوایین دەبێت پێکەوە تەبابین و پێکەوە ڕێبین خوا بە لوتف و کەڕەمی خۆی دووبارە پاداش ئێوانەدا تۆ کە بوونە هۆکاری سازکردنی ئەم ئاهەنگە و پیرۆژبایی دەکەین و سەلام عەلەیکم و ڕەحمەتوڵڵی وبەرەکاتوه سپاس بۆ وتە بە پێز و بەهێز و بەڕیزەکانی بەڕێز مامۆستا عەلی بەپیرەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان کۆمەڵگەی بەختەوەر و کۆمەڵگەیەکی تەندروست بەرەنجامی خێزانی بەختەوەر و پەروەردەیەکی تەندروستە بەڕێزان کاک شەریف وەرزێر کۆمەڵێک پەیوی جوانی هەیە لەسەر ئەم بابەتەوە لەگەڵ ئەم بۆنە دەگونجێ بەڕێزیان بە بفەرمێت بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ پیرۆز بێ و بە هیوای ژیانێکی پڕ لە کامەرانی و سەربەرزانەی دنیا و دواڕۆژ بۆ هەموو لایەک بەڕێزان و خۆشەویستان من لە خزمەتاندا دوو هۆنراوەم ئامادە کردووە لەژێر ناو و نیشانی گوڵی هیوا و دوو دڵ گوڵێکم دی لە خۆشیانی خەنی بووم سەودا سەری جەماڵ و دیمەنی بووم وتی ئامانج و هیوای تۆم کە پرسیم وتم چز و شەو هەموو لای تەنی بووم وتی نانا هاوڕێی هەوڵ و هیوا بووی وتم ڕاستە وەکو شێر ڕاچەنی بووم بە چێوی هیممەت و هیواوە دەژیام هەڵۆی لوتکە و بنار و بەندەنی بووم مەلی هیوا لە من گوێ نەبۆوە قەت مەلی هیوا لە من قەت گوێ نەبۆوە وەکو گیانم هێلانە و مەوتەنی بووم وتی سڵاو لە خۆت و هیممەت و ڕات منیش سەد هێندە شەیدای گوڵشەنی بووم ئەگەر ئاوا نەبا یاران دەمێک بوو سەراپا دافەتا بووم و گەنی بووم بە هەوڵ و هیممەتە هیوا دەپشتوێ چ فەخرێکە کە بینیم خاوەنی بووم دوو دڵ بێ دوو دڵی ڕاستان گوڵی وەفا و ئەوینیان ناشت بە شەونمی ئاوات و ژیان بەردەوام ئەو گوڵەیان داشت خستیانە نێو گوڵدانی چاو ڕوحیان لە دەوری دەگەڕا بۆی بوونە پڕشنجی هەتاو ڕوویان لە ڕووی وەرنەگەڕا پارێزەر و پەرژینی بوون درک و داڵیان لە ڕێلادا جوانی و خەندە و ئەوینی بوون تارایاندا بە باڵادا تا دەهات دەگەشایەوە خونچە لە دوای خونچەی دەرکرد گوڵزارێک هاتەکایەوە تەنیایی تێبەڕی و ڕابرد ئێستا لەو بۆن و بەرامە مەستە دڵ و ژیان و هۆشیان سینەیان باغی مەرامە وەختە باڵ بگرن لە خۆشیان ناز و ڕاز بزە و گڕ و گاڵ وەک هاژە و ڕەنجی قەڵبەزە
دەڕژێ دەنێو خەیاڵ و ماڵ بەهەشتی هەست و حەزە ناز و ڕاز بزە و گڕ و گاڵ وەک هاژە و ڕەنجی قەڵبەزە دەڕژێنە نێو خەیاڵ و ماڵ بەهەشتی هەست و حەزە کاتێ ئەم دوو دڵە تا سەر بە ذاتی خواوە پەیوەستن لەو بەهەشتە ناکرێنە دەر هەمی شەش مەسرور و مەستن نەفس و شەیتان و شۆفاران هەردا و تەڵەدا دەنێن نەفس و شەیتان و شۆفاران هەردا و تەڵەدا دەنێن لە بەرچاوی ئەوینداران جەننەت بە دۆزەخ ڕادەنێن تا هەمیشە بەختەوەر بن لەم نێو بەهەشت و قەڵایە با مامۆستا و جەنگاوەر بن بە کوردی و کورتی ئاوایە وەسەلام عەلەیکوم وەرەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه. سپاس بۆ کاک شەریف وەرزێر، سپاس بۆ پەیف و هۆنراوە جوانەکانی. بەڕێزان کۆمەڵێک بروسکەی پیرۆزبایی هاتووە کە پیرۆزبایی لەو بەڕێزانە دەکەن کە لە ساڵی 2018 چوونەتە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە لەوانە ناوەندی پشدەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەروەها ڕێکخراوی حکمە بروسکەی پیرۆزباییان ناردەوە پیرۆزبایی لەو گەنجانە دەکەن کە لە ساڵی 2018 واتە ساڵی ڕابردوو چوونەتە ناو کەژاوەی هاوسەرگیریەوە. هاوکاران مامەژە بۆ دەکەن ئەو بەڕێزانەی کە لە ڕیزی پێشەوە دانیشتون دەتوانن ڕویان وەربژێرنەوە ئەو خواردنانەی کە ئامادەکراوە دەست پێ بکەن. فەرموون.